کەواتە ئەو چوار کەلیمەی وتمان مهمە دەبێ ئاگاد لێی بێت. تەوحید خوا بە تەنها پەرستن، دوورکەوتنەوە لە شیرک. ئەوەش بۆ بە گرنگی بزانین چونکە بەشی یەکەمی ڕوکنی یەکەمی ئیسلام چییە؟ چی بوو؟ لا إله إلا الله. ڕوکنی یەکەمی ئیسلام چییە؟ کاکەتو ڕوکنی یەکەمی ئیسلام لا إله إلا الله محمد رسول الله. ئەو ڕوکنی یەکەم. ئەو ڕوکنە چەند بەشە؟ دوو بەشە. بەشی یەکەم کە کتت لا إله إلا الله، هیچ پەرستراوێک حەقنی ئیلا ئەڵڵا نەبێت، کەواتە خوا بە تەنها بپەرستیت، چی بۆ نەکەیت؟ شەریکی بۆ داننەیت. بەشی دووەم کەوتت وأشهد أن محمد رسول الله، شادی دەیت کە محەممەد نێراوی خوایە، شوێن سنەتی و ڕێبازی ئەو بکەویت، شوێن هیچ ڕێزکەیشتر نەکەویت. کەواتە سنەت هەبێ نەک چی؟ نەک بدعە. چی عەکسی سنەتە؟ بدعە. چی عەکسی تەوحیدە؟ شرک. ئەو دوو قەزیە زۆر گرنگە ئاگاد لێی بێت کە ڕوکنی یەکەمی ئیسلامتە، بەوە دەبی بە موسڵمان موحد بی، خوا بە تەنها دابنیت و بە تەنها بپەرستی، خۆت بە دوور بگری لە شرک، و متبع بی، شوێن سنەتی پێغەمبەر بکەوی عەلەیهی السەڵاتو وەسەلام، خۆت لە چی بە دوور بگری؟ لە بدعە. بدعە یعنی چی؟ یعنی هەر دینداریەتێک، هەر عیبادەتێک، هەر خواپەرستیەک کە داهاتوو بێ و لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام نەبوو بێ، بدعە بریتیە لە چی؟ هەر خواپەرستی و دینداریەک کە بدرێتە پاڵ دینی ئیسلام و پێغەمبەری خواش نەیکرد بێ عەلەیهی السەڵاتو وەسەلام سنەت و ڕێبازی ئەوی لەسەر نەبوو بێت، ئەوە چییە؟ ئەوە بدعەیە. کەواتە بدعە خەتەرە یان نا؟ شرک چت هەڵدەوەشێنێتەوە؟ لا إله إلا الله کەت هەڵدەوەشێنێت، تەوحید هەڵدەوەشێنێ شرک. ئەی بدعە چ هەڵدەوەشێنێ؟ مانای محەممەد ڕەسوول الله هەڵدەوەشێنێ، سنەت هەڵدەوەشێنێ بدعە. کەواتە چەند لە شرک دەترسیت چونکە دژی تەوحیدتە، دەبێت لە بدعەش بترسی چونکە دژی چییە؟ دژی سنەتی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵاتو وەسەلام. بۆیە تەماشا دەکەین ئەهلی سنە ئەوانەی کە ڕێبازی ڕاستەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەناسن و شوێنی دەکەون، بدعە بەلایەنەوە زۆر خەتەرە. بدعە بەلایەنەوە خەتەرە و موسڵمانانی لێ وریا دەکەنەوە چونکە دژی چییە؟ دژی محەممەد ڕەسوول اللهە.